وێنەکێشان بۆ ئەوەی ڕەنگەکان لە ڕێگەی جیهانبینینی لاوانەوە تێکەڵ بکرێن و نیگاری نوێی لێبێتە بەرهەم خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2010 دەرفەت بۆ لاوانی نیگارکێش دەڕەخسێنێت و تاوەکو بەرهەمەکانیان بناسێن و پەرە بە توانایی وێنەکێشانەکانیان بدەن. ئێستش ئەو سێگەنجەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی دیار محەممەد لە شاری دهۆک، نامۆ محەممەد لە شاری سلێمانی، ڕوەیدا حوسێن لە شاری دهۆک، سێگەنجی دەستڕەنگین گەیشتونەتە قۆناغەکانی کۆتایی بەشی وێنەکێشان. ئەو گەنجەی کە بۆتە خاوەنی پلەی سێیەم لە بەشی وێنەکێشان بریتیە لە ڕوەیدا حوسێن. لە نێوان نامۆ محەممەد دیار محەممەد، پلەی یەکەم پلەی دووەم. ئەو گەنجە دەستڕەنگینەی کە پلەی یەکەمی بەدەستهێناوە نامۆ محەممەد. بۆ ئەو گەنجەی کە بۆتە خاوەنی پلەی دووەم دیار محەممەد چەپڵەیەک بۆ دیار. ئێستاش دوو بە ڕێز بانگ دەکەینە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی خەڵاتەکانی ڕوانگە. نەوزاد هادی پارێزگاری هەولێر با بەڕێزیان بفەرمونون. نەورۆز مەولود وەزیری شارەوانی با بەڕێزیان بفەرمونون. زۆر سپاس بۆ کاک نەوزاد هادی. زۆر سپاس نەورۆزخان. نامۆ محەممەد پیرۆزە کە برتەوە جمهور زۆر بوو. ڕەفیقەکانە زۆر لێرن بۆ هەستە چۆنە جوابیانە پێنەوە. سپاسگوزاری بۆ ڕوانگە دەربڕم کە هەموو ساڵێ بەم شێوازە گەنجەکانی کوردستان بەسەرەکاتەوانێ. هۆکاری ئەو جمهورە زۆرە گەڕێتەوە بۆ شتێ شکۆلە بڕێ من 3 ساڵە بە لە سەرێکتی بەشداریەکەم. ئەی ئافەرم چەپڵەیەک دووبارە. ساڵەکانی تر پلەی چەنەمە بەدەستێنا؟ هەر نەگەشتمە فاینەڵ هیچ وەر نەگیرم. ساڵی دووەم کە پارەکات سێم بووم. ئیتر ئیم ساڵیش دیسانانە بەشداریم کردەوانێ و یەکەم بوو. پیرۆزەک ئەمە نمونەیەکی زۆر جوانە بە ئەو گەنجانەی کە هەوڵێن ساڵانە و لەوانەیە نەگەنە قۆناغەکانی کۆتایی یاخود یەکەم نەبن. ئەوە هەمیشە ساڵی داهاتوو هەیە. دووبارە پیرۆزە شتێکت هەیە؟ سپاس گۆرم بۆ بەڕێزی لیژنە کە ئیشەکەی منیان بە باش زانی و هەڵیان بژاردووە. دوایەوەش پەیامێکی بچووکم هەیە بۆ هاوڕەکانم ئەوانەی کە دووەم و ئەوانەی کە سێم بوون. یادارم بە شێوازێکی باش بیر بکەنەوە چکە لەبەرەوەی ئێوە دووەم و سێمی سەر ئاسی هەرێمی کوردستان بوون و ئەو شتێکی کەم بەدڵنیاییەوە
پیرۆزە لە ڕەموتان و سوپاسگوزاری هەرموتان هەمووتان شایستە هەر بژیت پیرۆزە